هادي مام صوبي ناقرة هادي هادي هادي. سایمەتیمی بەڕێ بەرایەتی هاتوچۆی سۆران دەچینە ناحیەی حاجی عومەران و قەزای چۆمان. ئێستا ئەو سیارە یەک لەو سیارانەیە کە زنجیری نەبەستاوە ئەگەر هاتوو ئەو ئۆتۆمبیلە لێرە گیر بخوا و بمینێتەوە تابێیانی لەوانەیە بەهۆی بەفربارینیان بەهۆی کرێوەکردن بزر ببێ لەنەو بەفرا. دارمانی شاخەیە شاخ دێتە خوارێ بەردی گەورە و هەندێک جار قوڕولیتە دەغزێتە سەر شەقامە دەبێتە هۆی جیرانی شەقام. بەتایبەت ئەنگۆ تەکسینە ئیشی نەفەراتی دەکەن انتیزاماتی ئینگۆ زۆر قورسە وەکو سایق تەکسی. مفروض ئەو سیارانەی کە لەو مەناتقانە ئیشەکەن تایەکانیان لە نەوعی تایەی زستانی بێ ناتایە اعتیادی بێ کە لە هاوین بەکاربێن. تیمێتمەیت بەفر ڕۆمالینێ بەردەوامن لەکردنەوە ڕێگاوبانە ڕێگاوبانێت و ئەکسەریەتێت لە منتیقێت شاخاوی چیایینە وەختێکی بە زۆیاتر پێتوێتن و بتوانین هەمە ڕێکێت هەمە گونداوەکە. بەرنامەی ترافیک لە وەڵقەیە باس لە مەترسی و زۆربوونی ڕوودا و کێشەکانی هاتوچۆ لە کاتی بەفربارین و دروستبوونی بەستەڵک لە ڕێگاکان دەکات. بۆ نیشاندانی و کێشە و گرفت و ڕوودا و مەترسیانی لە کاتی بەفربارین دروست دەبێت، ترافیک بە پێی زانێرەکانی کەشناسی ڕوو لە دەڤەری باڵەکەتی و بارزان دەکات. دەمانەوێت بە شێوەی مەیدانی هەموو ڕووداوانە تۆمارکەین تا خەڵکی بیبین و هۆشیار بن لە بەرامبەر مەترسی و کێشە و گرفتەکان. ئێوارێکی درەنگ ڕووی داری سەربەخۆی سۆران دەکەین. شەپۆلێکی بەفربارین ڕووی لە سنتەری شار کردووە. ئەو شەپۆلە بەرفراوان دەبێت و هەموو هەرێمی کوردستان دەگرێتەوە. سەرڕای چاوەڕوانی خەڵک بۆ هاتنی ئەو شەپۆلە، بەڵام لە دوای بارینی بۆ زۆرێک لەوانەی چاوەڕوانی بوون بوو بە ڕووداوی دڵتەزێن و خەم بەهۆی ئەو کێشەی کە بۆ هاتوچۆ بەهۆی ئەو بەفرە دروست دەبێت. ئیدی تا بەرەبەیان بەردەوام دەبێت و پلەکانی گەرماش بۆ ژێر 0% دادەبەزێت. کاتێک حوتی بەیانی دەست دەکەین بە چاودێری دۆخی ڕێگاکان و هاتوچۆ. هەر زوو تیمەکانی بەفڕاماڵین دەستیان کرد بە پاکردنەوەی ڕێگاکان و لادانی بربەستەکە. ئەو ناوچەیە چەندین قەزا و شار و شارۆچکە و هەزاران گوند لە خۆ دەگرێت. لە بەشێکی ئەو ناوچەیە ڕێگای سەرەکی و استراتیژی پێدا تێپەڕ دەبێت کە یەکێک لە گرنگترین دەواازەکانی هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت و هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا کە ڕێگەی هەمەڵچۆنە. ئەم گرنگیەوەی کردو ببێتە ڕێگایەکی سەرەکی و جەنجاڵ و قەرەباڵەخ لە هەموو شوی ئۆتۆمبیلە گەشتیاری و بازرگانیەکان و خەڵکی دەڤەرەکە. لە وەرزی زستان هاتوچۆ لەو ناوچە و بەشێکی زۆری هەرێمی کوردستان بەدەست چەندین گرفتی هاتوچۆ دەناڵێنێت. گۆڕانی کەشوهەوا کاریگەری لەسەر هاتوچۆ هەیە. ئەم کاریگەریەوەی کردو چەندین ڕێنمای سەلامەتی دابنرێت تا لەناو ئەو گۆڕانکاریە شۆفێران سەلامەت بن و هۆشیار بن لە بەکارهێنانی ئەو ڕێگەیانە و شۆفێری کردن. چونکە شەپۆلەکانی سەرما و سۆڵ و بەفر لە ڕێگا دوورە دەستەکان دەبنە مەترسی بۆ شۆفێر و سەرنشینەکان کە لە ئاکامی ئەو مەترسیانە و پابەت نەبوونی شۆفێران بە ڕێنمای هاتوچۆ ڕوودا و ڕوودەدات. بەتایبەت ڕێژێکی زۆر لە خەڵکی شارەکان بۆ کەیف و خۆشی ڕوو لەو ناوچانە دەکەن کە بەفر دایکۆشیە. هادي مام صوبي ناقرة هادي هادي هادي. ياخذ 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 ياخذ
ترافیک دایان دیمەنی نەبینراوی ڕوودا و مەترسیەکانی هاتوچۆ تۆمار دەکات. زۆر جارەوە مەترسیانە بە سیرکردنێک هەڵت دەخەڵەتێنێک کە جوانی و ماتی بەفرەکەیە. بەڵام ئاسەواریەوە بەفرە و پەستانی ڕێگاکان وات لێ دەکات خۆزێک بخوازیت ڕوت نەکردایەتەوە ڕێگەیانە چونکە گرفتی گەورە بۆ هاتوچۆ دروست دەکات. ترافیک بۆ دەرخستنی مەترسی و کاریگەریەوە شەپۆلانە لەسەر پەخستنی هاتوچۆ و سەلامەتی شۆفێران لەگەڵ تیمێکی پۆلیسی هاتوچۆ دەست دەکات بە چاودێری ڕێگاکان. زۆر جارام ڕێگەیانە بەهۆی بەفردا تەپۆشرێت. ئەو دابۆشینەی بەفر لە ڕێگاکان بۆتە تەڵەی مەرگ بۆ شۆفێران و سەرنشینەکان چونکە شۆستە و ڕێگا و خەرەندەکان بەفردای پۆشیوە ناناسرێتەوە. لەو کاتە شوفێر تووشی خلیسکان و وەرگەڕان دەبێت. هیدی ترافیک بە دەداچوون دەکات بۆی بزانین پۆلیسی هاتوچۆ بە تەنیا بەسە بۆ ڕێگریکردن لە کەمکردنەوەی زیانە گیانی و ماڵیەکان لە ئەنجامی هۆکارانی کە دەبنە ڕووداوی هاتوچۆ لەو ڕێگەیانە دوای چەند کاتژمێرێک بەفر ناوچەکە و ڕێگاکان دادەپۆشێت. هاتوچۆ لە ڕێگی مەفرەزە و کارمەندەکانی هەوڵی هۆشیاری شۆفێران دەدات لە بەستانی پشتێنی سەلامەتی و کەمکردنەوەی خێرایە و چاودێریکردنی و ڕێگانەی کە هۆکارن بۆ ئەو ڕووداوانە. تیمەکان ئامادەکاری دەکەن بۆ چاودێری دۆخی هاتوچۆی هاوڵاتیان. ئیدی هێدی بەفر ناوچەکە یەک تا پۆش دەکات. ڕێگاکان بەستەڵک دەیگرێت و ئۆتۆمبیلەکان تووشی خلیسکان دەبن. ئیدی لێرە مەترسیەکان دەست پێ دەکات و ترافیک وێنەیە و مەترسیانە تۆمار دەکات. سایمەتیمی بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران دەچینە ناحیەی حاجیۆمەران و قەزای چۆمان بۆ ئەوەی کە لە کاتی بەفر دەبارێت ڕێگایکە دەبیتە شەختە بەند و بەستەڵک. لەم کاتانە شوفێر دەبی هەندێک پابندی هەندێک ڕێنمایی بن. یەک لەو ڕێنمایانەی کە ئەمە زۆر تاکیدیان لێ دەکەینەوە هەر ئۆتۆمبیلێک کە سەردانی ناحیەی حاجیۆمەران دەکاتن یان دەچیتە مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەرە ئیجبارە دەبی زنجیری پێبیتن زنجیری لە تایەکانی بدا بۆ ئەوەی لە ڕێگا ئاستەنگ بۆ ئێمە دروست نەکات و بۆ خۆشی دروست دەکات. نەوەکو ڕووداوێکی ناخۆش لەدا ئەگەر بێت و ئۆتۆمبیلێک بەبێ زنجیر بڕوات لە کاتی چوونی لە ڕێگا احتیمالە تووشی لادانبی لە شەقام یان لە دەستی وەربگرێتن بە سیارەکە کە لە شەقام چۆ دەرێ یان لە شەقام دەسوڕێتن دەبێتە ئاستەنگ بۆ ئێمە. لەم کاتامە بێش ئەوەی کە و ئاستەنگە بۆ ئێمە دروست بێتن یان ڕووداوێکی ناخۆش ڕوودا ئێمە ڕێگری لە شوفێران دەکەین ڕێگایان پێ نادەن بە هیچ شێوەیەک بەبێ زنجیر هەتا ئۆتۆمبیلانەی کەوا دەبلەکسیلیان پێ دەڵێن ئەوانش دەبی بە هەموو شێوەیەک زنجیری لە تایەکانیان بدەن بۆەوەی لە ڕێگا نەخواستە تووشی خزانێک یان سوورانێک یان دەرچوونێک لە ڕێگا ڕووداوێکی ناخۆش ڕووداتن. ئەگەر زۆر زەرور نەبیتن ناچار نەبن سەفەر نەکەن یان ئەو ڕێگانەی کە بوو ناوچە شاخاویەکان دەچن بە تایبەتی مەسەل مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەران مەسەلەن ڕێگای ناحێسی دەکان ڕێگای مەسەن ئێستا ئەمڕۆ کەوا شەپۆڵێکی بەفر تەواوی ئیدارەی سەربەخۆی سۆرانی گرتەوە لەو کاتە دەبی شوفێر زەرور نەبێتن ناچار نەبیتن سەفەر نەکاتن ئەم ڕێگایانەی دەرەوەی شاری سۆران بەکارنێنن بۆی تووشی ڕوودا و کارەساتی ناخۆش نەبوون. داڕمانی بەر لە شاخەکان مەترسێکی ترەکە کێشە بۆ هاتوچۆ دروست دەکات بۆ ئەوانەی خەڵکی ناوچەکەنین دەبێت هۆشیارتر بن چونکە لە ناکاوە حاڵاتە مەترسیدارە بەهۆی کەش و هەوا دروست دەبێت. گوتەبێژی هاتوچۆی سۆران بۆ ترافیک بە شێوەیەکی مەیدانی باس لە کێشە و گرفتەکان دەکات.
ئاگداری خۆت بە ڕێگای ئێستا من سلم یەک لەوانە لێو بەردان لێ نەخوارێت لەسەر خۆ بە محاولەیە کە چاریش پێکە لەسەر خۆت سورحەتی زیاد ناکەی لەبەرەوەی نەخواستە لە کاتێک بە بەردەک دێتە خۆشک ئاگداری خۆت بە باشە. بەشێک لەو شۆفێرانە ناچار دەبن زنجیر بەکاربهێنن. ئادی ئەوەی ناگرێت ساگە زنجیرت پێ بە تەمەشا تایەکەت ناگرێت وە تەمەشایش بکە لە خوارێ ساتایەکە وەرە خوارێک دەقا تەمەشای بکە ئەها ئەگەر زنجیرت پێ بیتن ئەوەی بێرەوە نامینێتەوە ئەوە حالەتەی لەوانێ دەگزات تایەکە شتێکە داتن زۆرتر ئەو تایە لەگەرەوەی دەخورێتنەوە ئەو خەتانەی نایاریتن باشە مەسن دەبی حالەتی زنجیری لێ دێ باشتر لەوەی ها تەمەشاکە دەگەنا دەبی ئێستا تووڕاوەسی بیخاوین کەوە. پۆلیسی هاتوچۆ دوو ئەرک ڕادەپەڕێنێت یەکەمیان بەهاناوچوونی و شۆفێرانی گیر دەبن دووەمیان هۆشیارکردنەوەی شۆفێران و تۆمارکردنی سەرپێچی و کەسانی کە یاسا دەشێن و مەترسی بۆ سەرگیانی خۆیان و سەرنشینەکانی دیکە دروست دەکەن. قایشی لەو حالەتانە قایش بەستین زەرورە خوانەخوا سیارە وە ڕۆیشتنەکە وەرگرتنە لە شەقا ئەوەیە بەس قایش دەبی هەر لە هەموو حالەتێک چ لە سەبری بیتن چ لە هەموو حالەتێک دەبێت و قایشی بەست بێبی سەلامەت بی دەبی ئەوش قایشی بەسی دەبێت و پێ برێنێکەوە بە خۆی مەسەر. دەگەین بە قەزای چۆمان لێرە هەموو تیمەکان لە ئیدارە و شار ئامادەن بۆ هاوکاریکردنی شۆفێران و کردنەوەی ڕێگاکان لێرە قایمقامی چۆمان دەبینین و باز لە هەنگاوی دارێ و شارە دەکات بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران و ڕێگری لە داخرانی ڕێگاکان چونکە ئەو ڕێگایە بەهۆی گرنگیەکەی ناپێت دابخرێت. لە کاتی هاتنی وەرزی سەرما بە شێوەیەکی گشتی لە ناوچەی باڵەکایەتی یاخود چۆمان دەستگا خزمەت گوزاریەکان بە تایبەتی شارەوانی و هاتوچۆ و ئاو کارەبا و ئەوانە بە شێوەیەکی گشتی دەکەونە حالەتێکی ئینزار لەبوو ئەوەی ڕوبەڕووبوونەوەی حالەتی سەرما و بەفر و ڕێگاکردنەوە بە تایبەتی تیمەکانی هاتوچۆ و تیمەکانی کردنەوەی ڕێگاوبانی سۆران ئەوانە لە هێلە گشتیەکان و لە ڕێگا گشتیەکان بە تایبەتی ڕێگای هاملتۆن لە بۆ حاجیۆمەران چۆمان حاجیۆمەران و ڕێگاتری دەور و پشتی ئەو ناوچەیە دەست پێ دەکەن خاوێن دەکرێنەوە. ئەو پلانە بەردەوام ئەبدێت دەکرێتەوە بۆیە لە حالەتی لە ناکاو لۆ بە ڕوبەڕۆن هەر حالەتێکی لە ناکاو تیمەکانی ئاوەدانکردنەوە و تیمەکانی ڕێگاوبان بە هاوکاری هاتوچۆی چۆمان و حاجیۆمەران و بەرگری شارستانی و تەواوی تیمەکانی هاتوچۆ لە هەوڵی ئەوەدا دەبین کە ئەو ڕێگایانە نەگیرێن و ئاستەنجی هاتوچۆ کەمترین ئاستەنجی هاتوچۆ دروست ببیتن لەو سنوورانە بۆیە شەو و ڕۆژ ماوەی هەفتەیەکیش دەبی زیاتر ئێستا کە حالیان تیمەکانی هاتوچۆ و تیمەکانی ڕێگاوبان لەسەرهێلن لە بۆ ئەوەی گرفتی هاتوچۆ کەمتر بیتەوە و جوولەی بازرگانی نەوەستیتن و کێشەی کەمتر لە بۆ خەڵک دروست بیتن. ئێرە ڕێگایەکی بازرگانیە هەم گەشتیار هاتوچۆی پێدا دەکات و هەم بازرگانی ئەگەر شوفێرێک زنجیری نەبەستبی بیاوێ سەرچێشی بکات و پابندی ڕێنمایەکان نەبی ئێمە سەرپێچی لە بۆ تۆمار دەکەین و سزای دەدەین یاخود ئەگەر پابند بوو زنجیری ببەست یاخود دەیگەڕێنینەوە و ڕێگا نادەین بەو ڕێگای هاتوچۆ بکات چونکە هەر هەڵخلیسکانێک و یاخود ڕێگرتنێک دەبیتە هۆی ئاستەنگ دروستکردن لە بۆ ئەو ڕێگایی چونکە بە حکمیەوەی ئەو ڕێگایە ڕێگایەکی بازرگانیە جگە لەوەی کە ڕێگایەکی سەرەشیە و ڕێگایەکی بازرگانیە لە نێوان دوو وڵات. ڕێگاکە تا دێت دەیبەستێت لەسەر ئەو ڕێگایە شارۆچکەی حاجیۆمەران دێت کە لەوێ دەیان ئۆتۆمبیل بەهۆی گیرانی ڕێگا بە بەفر پەکیان کەوتووە. ئەو ڕێگای پاچی کرایەوە بنمونە بەڵام بەهۆی ئەوەی کە پەستانی بەفرەکەی دروست بووە پێشتر ڕۆژانی پێشوش بەفر و بەستەڵک بووە هێشتا خاوی نەکریتەوە ڕێگایەکە
بۆیە ینی بەستەڵک هەیە و مەترسی لەسەر شوفێرانە ئەگەر زنجیرت پێ نەبی ناتوانانی بەو ڕێگای داهات چۆ بکەیت بەنمونە ئێستا ئەوەش یەک لەو تەکسیانە بەنمونە سەرچێشی کردی و بەبێ زنجیر بەو ڕێگای داهات چۆ کردیە ئێمە ڕای دەگرین و ئیجراعاتی لەگەڵ خاڵە لۆست بەبێ زنجیراتی ئەو ڕێی ئەیلۆ لێت کردیتەوە ئەیلۆ لێت نەدەما خوازانی پێویستە لەو سەری تعلیم قەیناقی بەڵام دەبی لێرەوە زنجیرەکەت ببەست باشە پابەندی ڕێنمایەکان یا چۆن مەبی سەلامەت بی باشە چوو پێویست نییە بە هیوای سەلامەتی تیمەکان بە شێشیان دەچن بۆ بازاڕ و ناوەندی حاجۆمەران تا دۆخی هاتوچۆ ئاسایی بکەنەوە بەشێک لەو گیرخواردنە بۆ سەرپێکی شۆفێران دەگەڕێتەوە بۆ ئەنجامدانی مانۆڕی هەڵە و وەستانی قەدەغە و خراپی مەرجی تند و تۆڵی ئۆتۆمبیلەکە بەشێکیان لە کار دەکەون زادەش پاکرایت خاوین کرایتەوە بنوە ڕاماڵدرایە بەفرەکەی لەگەڵ بایدینی تۆ سەر زادە یعنی وەچی ئەوەی کەیش لێ تێدا نەکرابی بەستاڵەشی دروستەکات نەقیب سەفین بەرپرسی هاتوچۆی حاجۆمەران بۆ ترافیک باس لە مەترسیەک دەکات کە کەم شۆفێر هەیە بزانێت تا تووشی ڕووداوی نەکات. تیمەکانی ڕاماڵینی بەفر لە بەیانیەوە خەریکی ڕاماڵینی ئەو ڕێگایان بەڵام هەندێک شوێن بنونەوەکو ئێستا کە دیارە پەستانەوەی بەفر دروست بووە ئەوەش واکە ڕێگاکە خلیستک بێ ماندوو نەبێ چۆنن ئەحواڵ باشە زنجیر بەکارهێنایە دەستەکانت خۆش بێ خێرا مەڕۆ چونکە لە هەندێک شوێن کڕێوێ مەسافەی بینین کەمە و ئاکات ئاستەنجی هاتوچۆ دروست بیت بە هیوای سەلامەتی خوا ئاگادار و بیت. زۆر جا لەو کاتانە خەڵکێکی زۆر لە بەشێکی یارێمی کوردستان بۆ شەڕی بەفر و گەشت ڕوو لەو ناوچانە دەکەن لە ئەنجامی نەشارەزای و نەبوونی زانیاری و پابەند نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ دەکەونە بەر هەڕەشە و مەترسیە و بەفرە و تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن. بەرپرسی بەشی هاتوچۆی چۆمان باز لە هۆکاری بەخستن و گیرخواردنی بەشێک لە ئۆتۆمبیلەکان دەکات. ئەو ناوچەیە ناوچەیەکی سارد و شاخاویە ساڵانە لەو مۆرزە بەفرێکی زۆر دەبارێت ئاستەنجێکی زۆر دروست دەبێت لە ڕووی هاتوچۆوە بەڵام ئێمە وەک هاتوچۆ تیمەکانمان بە بەردەوامی لەو ڕێگایە هەن لە شێوەی گەڕۆک و هەروەها لە شێوەی مەفرەزەشمان هەیە بۆ ئەوەی ئاگاداری شۆفێران بکەین ڕێنماییان پێ بدەین ئەو ڕێنماییانەی کە پێویستن لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل لە ناو بەفرە بۆەوەی کە زنجیرەکانیان ببەستن تای ئۆتۆمبیلەکانیان بە زنجیر بێت دەبڵ ئەکسل بێت ئۆتۆمبیلەکانیان و هەروەها ئۆتۆمبیلانێک کە زنجیر نابەستن و قەمەرەن ڕێیان پێ نادرێت تاکو تیمەکانی بەفر ڕاماڵین جادەکان خاوێنەکەنەوە بنمونە ئێستا و سیارە یەک لەو سیارانەیە کە زنجیری نەبەستاوە هەروەک خۆتانە بینن هەندێک جار ئۆتۆمبیلی وامان دێتە پێش کە زنجیریان نەبەستایە بەمەش گیرە خۆن لەناو بەفرە ئاستەنگ لۆ ئێمە و هاوڵاتیان دروست دەکەن بۆیە تیمەکانی ئێمە لە ڕێی کارمەندەکانمانەوە هاوکاری دەکرێن بۆ ئەوی نەمینێنەوە چونکە مەترسیەکی دیکە هەیە ئەگەر هاتوو ئەو ئۆتۆمبیلە لێرە گیر بخوا و بمینێتەوە تابیانی لەوانەیە بەهۆی بەفربارینیان بەهۆی کرێوەکردن بزر ببێت لەنەو بەفرە بەمەش تیمەکان ڕێدەگرێت لە تیمەکانی بەفر ڕاماڵین یاخود لە کاتی بەفر ڕاماڵینە لەوانەیە زیانی پێ ببینێت چونکە نازاندرێت لە ژێرە و بەفرە ئۆتۆمبیل.
پۆلیسەکان وەک هەمیشە یارمەتی شۆفێران دەدەن لە ڕزگارکردنیان لە گیر خواردن و زنجیرکردنی تایەکانی ئەو ئۆتۆمبیلانە. لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتچۆی سۆران بە حکومی ئەوەی ڕێگاکانی سنووری بەڕێوەبەرایەتی هاتچۆی سۆران هەمووی بە ناوچەی شاخاویدا دێپەڕێ، زۆربەی کات لە کاتی زستان و بەفربارین و یان دەبیتە شەختە بند و سەهۆڵبەند دەبیتن. ئێمە ڕێنمایمە بۆ شوفێرانەوەی لە کاتی شەختە بند دەبێت شوفێری لە کاتی ئاسایی فەرقا لێ خێرایی دەبی لەو کاتی کەمتر بێتەوە لەو خێرایی کە لە کاتی ئاسایی لی دەخورێتن. شوفێری ناوچەکەیمە جیاوازیان هەیە لەگە شوفێرەکانی لەبەرەوەی بە حکمیەوەی خەڵکی ناوچەکەی دەڤەرەکەینە تا ڕادەیەک شارەزاترن لەو شوفێرانەی کەوا گەشتیاران دێنن لە ناوەڕاست و خواروی عێراقیان لە شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئەوەی تووشی ڕووداو نەبن. ئێمە هەموو کات پێیان دەڵێن لە زۆر جێگامان هەیە بە تایبەتی ڕێگای مەسەلەن سۆران حاجیۆمەران کە مەرجێکی نێودەوڵەتیە پەیوەندی هەرێمی کوردستان دەبەستێتەوە بە ئێران. لەم ڕێگایە لە زۆر کاتدا دارمانی شاخەیە، شاخ دێتە خوارێ بەردی گەورە. ئێستا مەسەن لەم ڕۆژانەدا لە کاتی خزان یان بەفرێکی زۆر دێ بەردی گەورە و هەندێک جار قوڕولیتە دەخزێتە سەر شەقامە دەبێتە هۆی جیرانی شەقام. بۆی شوفێر زیاتر وشار بێتن خۆی بپارێزیتن زنجیری لە تایەکانیان دەدا. ئێمە مەفرەزەکانمان ئامادە کاریان کردووە لە هەموو شوێنەکانی کە پەیوەندن بە ڕاوچە شاخاویەکان کەوا زنجیر لە تایەکانیان دەم بۆ ئەوەی لە ڕێگا نەبنە ئاستەنگ نەبنە ڕێگر لە شوفێری بەرامبەریان و شوفێری دوای خۆیانیان ئەو شوفێرانی لە ڕێگادانە لە کاتی نەبەستنی زنجیریان یەک ڕسووران یان دەرچوونێک لە ڕێگا ئۆتۆمبیلێک زنجیر نابەستیان لە ڕێگا دەردەچێت دەبێتە هۆی خنکانی هاتچۆ قەڵەباڵغی و ڕێگا دەگیرێت. ئەو تیمانە کە سەر با ڕێگاوبانی سۆرانن لە کاتی وەرزی زستان و بەفربارین و گیرانی ڕێگاکان هەموو هەوڵێک دەدەن بۆ ڕێگەگرتن لە دروستبوونی ڕووداوی هاتوچۆ ئەهۆ کارانەی کە ڕۆڵیان هەیە لە کەوتنەوەی ئەو ڕووداوانە. بۆ یەتیمەکان کاری بە فڕاماڵین دەکەن و مەترسی ئەو ڕێگەیانە کەم دەکەنەوە. ساڵانە لە وەرز زستانێ بەفرەکە زۆر لە سنووری قەزا مێرگە سۆرێت باریتن. سەرەڕای بەفرباری نازۆر لە وەرز زستانی پلێت گەرمی شێوەیەکی بەرچاو دادوەزن تایبەتی ئەف ساڵێک و هەتا 12 پلە بن سفرەیە هاتە دابەزینا پلێت گەرمایە شەختێ چێتکەتن بۆ ئاستەنگە زۆر بۆ هاتوچۆیە چێتکەتن. تیمێت مەیت بەفر ڕامالینێ بەردەوامن لەکردنەوە ڕێگاوبانە یەت حکمی ئەوەی سنووری ناوچەی مێرگە سۆرش ناوچەیەکی شاخاویە ڕێگاوبانێت و ئەکسەریەتێت منتیقێت شاخاوی جیایینە وەختێکی بە زۆیاتر پێتوێتن و بتوانین هەمە ڕێکێت هەموو گونداوەکەین چون بەفر لە سنتەری قەزا مێرگە سۆری و هەموو گونداشتباریتن سەرەڕای هەندێک و ئاستەنگە بۆ هاتوچۆیە بۆ خەڵکی منتیقی خەڵکێکی زۆریش لە گەشتیار ڕوود سنووری قەزا مێرگە سۆرێت کەتن بارینا بەفرێ لە سنووری قەزا مێرگە سۆری و ڕێژێک و زۆری هەی وەختێکی زیاتر پێدوێتن مەکاینێت زیاتر پێدوێن ئەو مەکاینل بەدەستی مە هەمە شۆل دەکەن و ئەگەر پێویست بیتن مەکاینێت دیکەشمە کرێت گرین و هاوکاری ئەو مەکاینێت ماوێت حکومەتی هەیە هاوکاری بکەن و بتوانین خزمەتە خەڵکی بکەین و ڕێگاوبانێت وان وەکەینە. بەشێک سەرکێشی دەکەن بۆ ئۆتۆمبیلەکان تا لێک ڕەتبوون ئەنجام بدەن بەشێک پێشبڕکێ لە نێوان هێزی ئۆتۆمبیلەکان دەکەن. مەسئلەی زنجیردانان لە تایەکان لەسەر تایەکان ئەمەوێ قسەیەکی لەسەر بکەم. زنجیردانان بۆ فترەیەکی بۆ مەسافەیەکی موقەتە کیلۆمەترێکە یان 2 کیلۆمەتر یان 3 کیلۆمەتر زیاتر نییە بەڵام ڕێگاکە هەمووی بەفرە. بۆمە ئێمە مەفروزە مرور احتیمام بە مەوزوعێکی تر کە زۆر مهمە کە مەفروزە ئەو سیارانەی کە لەو مەناتقانە ئیشەکەن تایەکانیان لە نەوعی تایەی زستانی بێ ناتایە اعتیادی بێ کە لە هاوین بەکار بێ. ئەو تایە خاستانە بسماری تایە ئەتوانی لێ بخڕی لەسەر بەفر بەبێ مشکلە. چۆن مەفروزە ئەمە بکەین احتیمام دەین بە مۆزوعە مەفروزە مرور احتیمام بە چونکە ئەمە لە قانونی مرور هەیە مەفروزە تایەی زستانە لەسەر سیارەکە تەرکیب بکرێت. ئامانجی ترافیک بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتی هاتوچۆیە تا هەمووان هەست بە بەرپرسیارەتی بکەین
بۆی کەس نەبێجە قوربانی حەز و ئارەزوو و خۆشی چەند خولەکێک لەسەر کێشی و ئەنجامدانی مانۆڕی هەڵە و سەرپێچی چونکە هەمووان خەونی گەورەی خێزانەکانن بە دوورکەوتنەوە لە سەرکێشی و ئەنجامدانی سەرپێچی ئەو خەونە گەورە دەکەینە ئومێدی دوا ڕۆژی خێزانەکان.